بەرپرسی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەاندنی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵبجەی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی 14 ساڵەی دامەزراندنی تەلەڤیزیۆنی سلێمانی کرد و هیوای سەرکەوتنی بۆ بەڕێوەبەر و کارمەندانی کەناڵەکە خواست و ڕایگەیاند کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی سەر ڕایخێرانی دارایی و ڤایرۆسی کۆرۆنا پێشمەرگە ئاساکارەکانی خۆی بەڕێکردووە. ئێمە بڕۆ بە ناوی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە هاتین بۆ کەناڵ سلێمانی بە مەبەستی پیرۆزباییکردنی یادی 14مین ساڵڕۆژی دامەزارنی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پیرۆزباییان لێکەین. لە ڕاستیە لە ماوەی ئەو 14 ساڵە کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی بە ئەوەی لە توانایدا بووە ئەوەی ئیمکان بووە کاری کردووە کە بۆ ئارامی کۆمەڵایەتی بۆ ڕۆشنبیری گشتی ناو کۆمەلگای کوردستان ئەتوان بڵێم کەناڵی سلێمانی پابەند بووە بە ئەخلاقی ڕۆژنامەگەریەوە بە شێوەیەکی گشتی و هیوادارین بەم نەفەسەوە بەردەوام بن و پیرۆزبایان لێکەن هیوای سەرکەوتنیان بۆ خۆزین و سوپاسی بەڕێوەبەر و کۆی کارمەندانیانەکەن کە وەکو نەفەسێکی پێشمەرگانە سەرڕای هەموو قێرانەکانی دارایی و تەندروستی و ئەوانە بەڵام هەوڵیانداوە پەیامی جوانی خۆیان بە کۆمەلگا بگەین وەردەوام پەیوەندیان لەگەڵ کۆمەلگا بێت.